بەڕێزان وەک ئاماژەم پێدا لەم گەشتەدا باوردی باس لە گۆڕانکاریەکانی بەهای دۆلار دەکەین و ئەو کاریگەریانی کە دەیبێت لەسەر بازار و بۆچی هەتاوەکو ئێستەوە وا بە ناجێگیری ماوەتەوە بۆ ئەومە بەسە میوانداری کاک محەممەد حسێن توێژەری ئابووریمان کردووە کە لە ستۆدیۆ لەمان ئامادەیە. کاک محەممەد بەخێر بیت. کاک محەممەد با لە ڕێگەی ئێوە ڕوونتر بزانین کە بۆچی ئەم چەند ڕۆژە بەهای دۆلار بۆ شێوێ بەرز بوانێ. سپاس بۆ دەرفەتە خۆی بەرزبوونەوەی ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆ دوای ئەوە هات کە خەزانەی ئەمریکی 14 بانکی لە عێراقا سزادا بە لەسەرەوەی کە گوایە ئەم بانکانە پارەیان دۆلاری ئەمریکیان تەهریب کردووە لە ڕێگەی بازاڕەکانی عێراق بۆ ئێران. ئەم 14 بانکە لەگەڵ 4 بانکەکەی کە پێشتر ساڵی ڕابردوو سزادران ئەکاتە 18 بانک لە کۆی 38 بانکی ئەهلی بانکی بازرگانی و ئیسلامی کە لە عێراقا ئیشی ئەوەکەن دۆلار وەرەگرن لە ئەو مەنەسەی بانکی ناوەندی و ئەهێنە بازار ڕۆ یاخود تەمیلی سادرات ئەو هاوردەکانی پێەکەن بۆ عێراق کە خەڵک ئەمەی بینی یەکسەر ترساتۆ لە کۆی 38 بانک 14 لە سزادا بێ و 14 نتوانێت ئیش و کاری خۆی بکایە با بڵێن بەشدار بێ لە هێنانی دۆلار بۆ ناو بازار بۆ دەستی خەڵک یا بۆ ئەو کۆمپانیا و وڵات و لایەنانەی کە هەناردەیان هەیە بۆ عێراق یەکسەر ئەمە ئەو ترسی دروست کرد کە ڕەنگە ئیتر خستنە ڕووی دۆلار کەمتر بێ بەرامبەر ئەو خواستەی کە هەیە و هاوکات ترسی ئەوەشی دروست کردووە کە ئێدوای ئەم 14 بانقە کەی کە سزادرێ مشکیلەکە چی بەرەوکوێ ئەڕوا لە بەرەوەی ئەو هۆکاری کە وای کردو ئەم بانقانە سزا بدرێت تا ئێستا چارەسەر نەکراوە ئێستاش هەر بەردەوامە. کاک محەممەد بەر لێ باس لەوە بکەین کە لە داهاتوو چی ئەبێت لە ڕۆژانی داهاتوو لە مانگەکانی داهاتوو چی ئەبێت دیارە دوای ئەو بەرزبوونەوەی ڕۆژانە گۆڕانکاری بەسەردادێت لە 1000 دینارەوە بۆ 5000 ئەمە گۆڕانکاریە لە ڕۆژانەیە. ئەم گۆڕانکاریە بۆچی بەپێی دقە و سەعات ئەمە ڕوئەیە چیوە ئەکات کە ئەم ناجێگیریە هەبێت؟ ترسی خەڵک لەوەی کە وەک پێویست ئەمەتر بانکمان نەما لە عێراقا کە دۆلارمان بۆ بهێنێتە بازاڕۆ یاخود بە دۆلار بێنێت و تەمویلی هاوردەکانی پێ بک بۆ عێراق. ترسی خەڵک لەوەی کە ڕەنگە لە مانگەکانی داهاتووە لە ڕۆژانی داهاتووە خەزانەی ئەمریکا بانکی دیکە سزا بدا لەبەرەوەی هەموو ئەو کێشانەی کە وای کردو ئەم بانکانە سزا بدرێت تا ئێستا شەک و خۆی ماوە تا ئێستش کە دۆلار لە بازاڕە 155,000 و 6,000 و 7,000 ئێستا و برادرانە وتیان کە خۆی مەفروزە 132,000 یا 133,000 بێ تا ئێستش کە ئەو فەرقە ماوە هی ئەوەیە ئێمە ساڵانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بە بەهای زیاتر لە 10 میلیارد دۆلار ئاڵوگۆڕی بازرگانیمانە یاخود ئێمە شت هاوردەکەین لە ئێرانەوە بۆ عێراق. ئەم ئاڵوگۆڕە بازرگانی ئێمە لەگەڵ ئێرانە ممکن نییە بە حواڵاتی فەرمی بانکی ناوەندی و بانکەکانی دیکە تەمویل بکرێت هەر ئەبێ بە و بازارە نافەرمێت تەمیل بکرێت کە پێی ئەڵێن بازاری دۆلارەکە و بۆرسە و ئەمانە. باشە کاک محەممەد ئەم گۆڕانکاری ڕۆژانە ئەم بەرزی و نزمیە پەیوەندی بەو بڕۆ هەیە کە بانک ناوەندی خاتە ڕوو؟ پەیوەندی بەو بڕەوە هەیە بەڵام نەک پەیوەندیەکی ڕاستەوخۆ لەبەرەوە ئەگەر ئەو بڕە زیاد کا بانکی ناوەندی ئەم کێشە هەر ئەمێنێ لەبەرەوە ئەسڵی کێشەکە ئەوەی ئێمە شەریکێکی بازرگانی گەورەمان هەیە بەرزی نزمی کە ڕۆژانە ئەو بەرزی و نزمی کە ڕۆژانە ئەیبینین لە چیوە هاتووە لە ترسی ئەوە هاتووە کە ئیتر ئێمە ئەتر بانکی ناوەندی وەکو پێویست ناتوانێت دۆلار بخاتە ڕوو بۆ بازار بۆ ناتوانێت لەبەر ئەوەی لە کۆی 38 بانکی ئەهلی هەژدەیان سزا دراوە. جاری وایە لە ڕۆژی شوا بووە کە بە شێوەیەکی بەرچاو نرخەکەیان بەرز بۆ توان نزم بۆتەوانە مەسەلەکە ناتوانین ئەوە بە ڕۆژ پیاوانەی بکەین مەسەلەکە ئەوە ئەتەن کە تۆ ڕۆژی جەم ئەو شەمش کە پارە نایەتە بازارەوە تۆ توجارەتەر هەیە بەڵام تۆ ئەوەی کە ڕۆژی جەمعایی کردی ڕۆژی یەکشەمە تەمویلەکەی یا پێنجشەمەی پێشتر تەمویلەکەی کێشەکە لەمانە کێشەکە لەوایە ئێمە شەریکێکی بازرگانی کۆماری ئیسلامی ئێرانی واقعی جوگرافی و ئابووری و سیاسی وای کردو ئێران یەکێکە لە بازرگانە شەریکە بازرگانی هەرە گەورەکانی عێراق ساڵی ڕابردوو جگە لە غاز و کارەبا بە بەهای زیاتر لە 10 میلیارد دۆلار ئێمە شتمان لە ئێران کڕیوە ئەم کڕینە هەرماوە ئێسش ئێمە شت لە ئێران هەر هاوردەیەکەن بەڵام لە بازارە نافەرمیەکە دۆلار ئەکڕین بۆی بیین بە تمەن و تەماتە و خەیار و هەنگوێن و تەڕە و ئەو مادەکانی دیکەی پێبێنین بۆ عێراق بۆیە تاوەکو کێشەی ئێران و ئەمریکا بمێنێ تاوەکو ئێران وڵاتێکی سزادراو بێ لەلایەن ئیدارەی ئەمریکیەوە ئەم کێشە بۆ عێراق هەمێنێ ئەوەی کە وای کردووە گۆمەکە قوڵتر بێ بۆ لایەنی عێراقی و حەجمی مشکیلەکە گەورەتر بێ ئەوەیە سێکتەری بانکی لە عێراقا زۆر دواکەوتووە
ئابووری عێراق و دام و دەستگادارایەکانی عێراق بەدەست گەندەڵیەوە زۆر بە خراپی ئەناڵێنن ناتوانن ئەم مشکیلە ئیدارە بکەن بە باشی ئەگینا ئەکرێ ئەم مشکیلە کەم بکرێتەوە ئەکرێ فەرقی جیاوازیەکە ئەکرێ ئێستا گڵایەک لە بازارە 140,000 بێ کەیسە 150,000 ئەم فەرقە علاقەی بە بێتوانایی دام و دەستگای دارایی و سیاسی عێراقەوە هەیە لە ئیدارەدانی قەیرانەکە و مشکلکردن ئەساساً ئەم مشکلەی بینی ئێران و ئەمریکایە بۆچی بۆتە کێشە عێراق بەشێکی لەبەر ئەو واقعەیە کە ئێمە دراوسێ ئێرانین شەریکی بازرگانی ئێرانین بەشێکی تری علاقەی بە گەندەڵی و بێکەڵکی دام و دەستگادارایەکانی عێراقەوە هەیە باس لەوە کرد مەترسی لەوە هەیە کە بانکی تر سزا بدرێت حەجمی مەترسیەکە چۆن ئەگەر بانکی تری سزا بدرێن ئەوە ماوەتۆ سەر ئەوەی بانکی ناوەندی عێراق ئیدارەی حکوومەتەکەی سوودانی چۆن ئیدارەی ئەم قەیرانەکەن ئەگەر بێت و ئەو مشکیلانە چارەسەر نەکەن کە ئەم بانکانی پێشووتری پێ سزادرا ئەو 15-20 بانکەی ماونەتەوەکو ئەوانەی پێشتر ئیش بکەن ئەکی دەوانی سزادرێن لە نەتیجا ڕەنگە کێشەکە زۆر لەوە گەورەتر بێ کە ئەمڕۆ هەیە بۆیە ئەگە زۆر پێویستە لە ئێستا هەم بانکی ناوەندی هەم ئیدارەکەی سوودانی بەباشی بێنە ناو مۆزۆعەکەەوە ئیتر سنوورێک دانێن بۆ ئەوەی قوربانی بە عێراق بە ئابووری عێراق بە قوتی خەڵکی عێراق بدەن بۆ ڕازیکردنی لایەنی ئێرانی ئێمە ئەکید مەفروزە پێمان ناخۆش بێ خەڵکی ئێران لە قەیرانی دارایی بێت و ئاوا بناڵێن بەڵام ئێستا کێشەکاتۆتە ئەوە یا ئەبێت تۆ خۆت جیاکەیتەوە لە واقعی کە ئێران ئابووری ئێران و سزاکان لەسەر ئێران دروستی کردووە یا ئەو تا تۆ شکو ئەو سزادرێ ئەگەر بێت و هەر ئاسانکاریە بکەی بۆی دۆلاری ئەمریکی لە ڕێگەی بازاڕەکانی تۆ بانکەکانی تۆ بچێت بۆ ئێران لە نتیجا عێراقی سزادرێ لەسەر ئەوە کاک محەممەد ئێمە ئەزانین ماوەیەکی زۆرەکە بەهای دینار بەم شێوەیەدا بەستیەوە لە ماوەی ڕابردوودا زیاتر بەهاکەی خۆی لە دەستدا بوو پێشببینی ئەکرێت بۆ داهاتوو کە ئەگەر ئەم ناجێگیریە هەبێت بەردەوام و چارەسەری ئەمە نەکرێت چارەسەری سێکتەری بانک لە عێراق نەکرێت بەهای دیناری عێراقی وەکو پارەی هەندێک لە وڵاتانی تر بنمونە وڵاتانی دراوسێ بەهای خوان بۆ شێوە لە دەست بن خۆی سەرکە ئەمە شتێک نییە پێشببینی بکرێت ئەمەکو پێم وتی چارەسەرەکە وازەها مشکلەکەش ڕوون و ئاشکرایەوە لایەنی بەرپرسیش لە عێراق ئازانێ مشکلەکە چێ و ئەبێت چی بکە بۆی چارەسەری بکە ئەگەر چارەسەری بکە نەخێر ئەمە هیچ پێویست ناکە ئەکید بەهای دینار بەرزترە بێتەوە بەهای دۆلار دابەزێت بە هەم پێ هەموو حسابات و لێکدانەوە یەک مەفروزە بەهای $100 ئەمریکی گڵایەک لە 140,000 تێنەپەڕێ کە ئێستا بەرز بۆتەوە بۆ نزیکەی 155,000 و 56,000 یعنی لایەنی عێراقی جیهاتی بەرپرسدام و دەستگای دارایی و بانکی ناوەندی لە عێراقا وەکو پێویست ئەرکی خۆیان جێبەجێ نەکردو لە چارەسەرکردنی ئەو کەلێنانەی کە ڕێگەی خۆشکردەوە بۆی حەجمی گرفتەکە ئاوا زیاتر دەرکەوە لە ناو بازار و ئابووری عێراق و لەسەر بەهای دیناری عێراقی دووبارەیەکەم و مشکیلەکە لەو واقعەواتەوە کە ئێمە گەورەترین شەریکی بازرگانی ئێرانین کەس نییە لە دنیا بتوانێت وەکو ئێران مادە خۆراکیە تەڕەکان و تەماتە و خیار و ئەو شتانەمان بە هەرزان و بۆ کواڵیتێ باشەوە بۆ دامینکە و ئەم شەراکەتشمان هەرمێنێ لەگەڵ ئێرانە و ئێرانی سزا درراوە لەلایەن ئیداری ئەمریکیەوە و ئێرانیش تەنیاشت لە ئێمەی بۆ ئەوەی شتمان پێفرۆشێت تەنها دۆلاری ئەمریکیە دۆلار هی پارەی دراوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای ڕاستە ئێمە خاوەنین ئێستا بەڵام ئەمە دراوی ئەمریکایە کە ئەمریکا سزای وڵاتێکی داوە نایەوێت دراوەکەی بچێ بۆیە تۆش ناتوانانی دراوی بۆ بنێریت ئاسانکاری بۆ بکەیت دراو بڕاتە بازاڕەکە بۆیە ئەبێ ئەم مشکلە چارەسەر بێ ڕێگایەک بدۆزرێتەوە بۆ تەنزیمکردنی بازرگانی لەگەڵ ئێرانە بەپی ئەو واقعی کە ئەمڕۆ هەیە ئەگینا ئەو مشکلە ڕەنگە خراپتر تەشە نەبکە و ئەگەر چارەسەریشی بکەن ئەکید ئاسانتر و باشتر بێتەوە دیارە ئەم ناجێگیری بەهای دینار ئەمە بابەتی خەڵکە دقە بە دقە چاودێری ئەواکەن کە بەهاکەیکی لە بەسەر هاتووە خەڵک لەم دۆخانە چۆن مامەڵە بکات خۆی من خۆم وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە ناچمە بازاری دۆلارەکە و ئەگەر دینارم هەبێ نایگۆڕمە بە دۆلار و ئەگەر دۆلاریشم هەبێ نایگۆڕمە بۆ دینار و خۆم نەم سەر ئێشە بە دوورەگرم ئەگەر کەسێک نەبم ئەهلی ئەو بازارە بم یا بژێوی ڕۆژانم لەسەر ئەو بازارە بێ خەڵک نەحەقی نییە گەر بترسێ لەبەرەوە ئۆتۆماتیکی کە بەهای دینار دابەزرێت توانای کڕینی ئەویش کەمە بێتەوە و خەڵک نەحەقی نییە بترسێ قەلق بێ متابعەیە هەواڵی ئەم مەسەلە بکە بەڵام لە ڕاستیە ئەگەر تۆیەکێک نیت بژێوی و دوکان و معیشەت لەسەر بازاری دۆلارەکەیە مەڕۆ بە بازار و بە دوای کێش و گیر و گرفتی ئەم مەسەلە مەکەوە کەس نازانێت ئێوارە بەرزە بێتەوە یا دابەزێ ئەمە لەژێر کۆنتترۆلی بانکی ناوەندی عراقیش دەرچوە لەژێر کۆنتترۆلی دەوڵەتی عراقیش دەرچوە چونکە وەکو وتم بۆی چارەسەری ئەم مشکلە بکرێ و کۆنتترۆل بکرێ ئەبێ حکوومەتەکەی سوودانی بانکی ناوەندی کۆمەڵێک ئیجراعات بکەن بۆ تەنزیمکردن سەر لە نوێ ڕێخستنەوەی بازرگانی عراق و ئێران
کە ئەمەیان کرد بە ئاسانی ئەم مەسەلە چارەسەر بێ کە نەیشیکەن ڕەنگە خراپتر بێ بۆیە کەس ناتوانێت پێشببینی بکە بەهای دینار سبینێ چی لێت بەرزە بێتەوە یان نزمە بێتەوە بۆیە دووبارە تەکی دەکەمەوە ئەوەی یەت پێشببینیەکە و ڕقم لێدا هەمووی وەکو با بڵێن تەکاهوناتە هەمووی ڕقم لێدانە بەبێ هیچ بنەمایەکی زانستی و تەحلیلێکی دقیق و ئەوەشی خۆی ئەگلێنێتە ئەم مشکیلەوە ئەوێ لەم گۆمەلێڵا ڕاو بکات و شتێکی دەستکەوێ ڕیسکەکەی لە ئەگەری قازانجکردنی زیاترە کە تۆ ئەهلی بازاری دۆلارەکەنی واز بێرە خۆت مەگرێنە ئەم مشکیلەوە لەم کاتە کاک محەممەد حسێن توێژەری ئابووری سوپاس بۆ ئامادەبوون جایەکتر بەخێر بێت سپاس بۆ ئێوەش